ئەچین لای چاوەڕێی ئێوارەی کورسات مەگەزین ئەمڕۆ میوانێکی زۆر دیار دەنگێکی دیار و یەکێک لە میدیاکارە هەرە دیارەکان کە ساڵانێکی زۆر لە جێگەی منە پێشکەشکار بووە و خاوەنی دەنگێکی زۆر تایبەتە کە هەر یەک لە ئێمە گوێمان لە شعری کلاسیکی کوردی بووە بەدەنگیە و ئەمێوارەیە خاتون یان مححمودی میدیاکار و دەنگە تایبەتەکەی نێودنیای خوێندنەوەی شعر میوانی کورسات مەگەزینە. خاتون یانگیان زۆر بەخێر بە ئیسلااو لێوێ دەرنگیان زۆر سپاس بۆ هەموو تە جوانانە. زۆر سپاس بۆ هەستێکی چۆنە ئەمڕۆ میوانی ساڵانێکی زۆر پێشکەشکار بووی پرسیارە ئاراستی میوان کردووە. من لە کورسات زۆرتر ئامادەکار بووم، ڕاستە ئامادەکاری بەرنامە بووم و پێشکەشکاریش بووم، بەڵام زۆرتر ئامادەکاری بەرنامە بووم و دەنگی من ماوەیەکی زۆر لۆگۆی کورسات بووە. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ کورسات هەمیشە بۆ من ماڵە باوانە. بەس ماشەڵڵا خاتونیانەمێ پرسیاری ئەو بکەم ئەو دەنگە هەر وەکو سەرەتایە چۆن پارێزگاری لێ کردووە دەنگ پارێزگاری لێکرێت خۆشەوەڵا دەرونکیان بەڵام پێم وایە تۆزێ گۆڕاوە دوایی نەخۆشی کۆرۆنا هەستەکەم تۆزێ دەنگم گۆڕاوە بەڵام تر کە گوێتان لێ بۆ کاتە بڕیارە دەنگ کە چەند گۆڕاوە نازانم هیچ نەگۆڕاوە بەلای من لە دەستپێک و قۆناغی سەرەتاوە لەگەڵ تا بێمەوە بزانم دەستپێک خوێندنەوەی شعر بوو لە لای تۆ یاخود دەستپێک کاری میدیایی بوو؟ لە ڕاستیە دەستپێک کاری میدیایی بوو لە ڕۆژنامە و لە وەرگێڕانەوە دەستم پێ کرد ساڵی 1999 لە دامەزرانی ڕێکخراوی ئازادی لاوانەوە وردە وردە بەرەو میدیا و ناوەندی ڕاگەیاندن و زانکۆی سلێمانی و دوجار لە دامەزراندنی ڕادیۆی خاکەوە بوومە یەکەم بێژەری ڕادیۆی خاک ئیتر خاک و کورسات ئەوە هەمیشە وەکوتم ماڵە باوانە بۆ من. ڕاستە شاری کلاسیکیش هەمیشە لەگەڵم بووە. سەرەتای میدیا چۆن دەستت پێ کرد ینی با چ بەرنامەیە کەمەوەک تۆزێک بگەڕێمەوە لەگەڵ تا بۆ ئەو بیرەوەریە کۆنانە؟ بیرەوەریەکی جوانە و زۆر خۆشی شەر چەند جارجار هاوڕێیان و میدیاکاران ئەمگێڕنەوە و خۆشحاڵم بەو یادەوەریە جوانە کە باسیەکەم. یەکێک لەو شتانەی کە زۆر ڕێکەوت بوو هەرچەند من پێم وایە ڕێکەوت نییە هەمومان لە بازنەی ژیانە بە ئەرکێک گەینە سەر ڕێگەی یەکتری. ڕاستە ئەوەی کە وای کرد من خەریکی وەرگێڕان بووم لە ڕۆژنامە بووم هاوڕێکم هەبوو ئەو بەرنامەیەکی بوو لە ڕادیۆی زانکۆ ئەو ڕۆژە کەس نەبوو خۆی لە ئەرکی خۆی و وەزیفە و داوامی خۆیان بوو من ئەبوو بەرنامەکی بۆ بەرم بۆ ڕادیۆی زانکۆ کە بەرنامەکەم بۆ بەرد بێژەرەکە لەوێ نەبوو و تێستەکەیان پێکردم بەڕاستە و خۆیی وتیان ئێمە کەسمان دەست ناکەوێت ئەکرێ خۆ ئەو ئیشەمان بۆ بکەی وتم من هەرگیز بەرنامەم پێشکەش نەکردووە بەڵام نازانم بۆچیەوە متمانم بە خۆم بوو وتم بەسەر چاو هەرچەند زۆر سەختیش بوو. ڕاستە وتیان تێستەکەت بە ئەوە بێ لۆگۆکەی ڕادیۆی زانکۆی سلێمانی بڵێرەوە. منیش هەردوو ئەژنۆکانم ئەلەرزی دەستم ئاوا ڕاگرتە بوو وتم ئێرە ڕادیۆی زانکۆی سلێمانیە دەنگی زانست و ڕۆشنبیریە یعنی ئەوە کە بە چەند چرکێک ئێستا بۆم تەواو بێ هەستم کرد یەک مانگی پێچوو. دەگومان کارکردن لەگەڵ مناڵە ئەمە ئەرکێکی قورسە وایەکێکە لەو ئەرکانی کە بەرپرسیارەتیشە لەگەڵی هەمیشە ئەبێت بە شێوازێکی جیاواز بە شێوازێکی تایبەت کار لەسەر مناڵ بکەی کار لەسەر بە بڵێن پەروەردەکردنی بکەی لەسەر فێرکردنی بکەی ئەنجا ئەم ئەزمونەت تاقی کردوتەوە. منیش نییان بە حکومەوەی کە خۆم پێشکەشکاری مناڵان بووم ئەزانم کە چەندێک قورسە مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتەیە و ئامادەکردنی پرۆگرامێکیش بۆ مناڵان ئەمە هەر خۆی لە خۆیە قورسی خۆی هەیە. اینجا چۆن دەستیایە ئەم کارە لە بەرەو یەکێک بلو کارە قورسانی و بزانام قۆناغەکانی ڕاگەیاندنی کارکردنی تۆ؟ زۆر ڕاستە بە درێژای 15 ساڵ من کارم لەسەر بەرنامەی کۆمەڵایەتی و پەروەردەیی کرد و ئەو کارەشی کە من کردم لە کورساتەوە دەستم پێکرد پێشتر بەنووسین با بڵێم وتارم هەبوو لەسەر پەروەردە و دوجاریش کە خۆم بووم بەدایک حەزم لە دەروونناسی مناڵ بوو دوای ئەو بابەتە کەوتم بەردەوام بە خوێندنەوە و بە دەورە و بە خوێندن بۆی بەڵام کە خۆتەبی بەدایک هەستەکەی دنیایەک هەیە بە دەر لەدایک بوونی خۆت پێویستی بە تۆیە یان تەنیا مناڵەکەی خۆت نییە تۆ بێ ئەم بەرپرسیارەتیە بۆ مناڵەکانی تر هەڵگری کە بەریەکەوی بۆیە ئەو کات لە بەرنامەی هێما لە کورسات ساڵی 2009 کارمان لەسەر مناڵانی خانین و جوانان کرد کە ئەرشیفەکەی لە لای خۆمما بووە مناڵانی با بڵێم خانینەوە جوانانی کچان و کوڕان و زۆر بەوردی و
بەجددی زۆر بە وردی و بە دیقەتێکی زۆرەوە کارمان لەسەر دەرهاویشتەی یان با بڵێم کاریگەریەکانی جیابوونەوە تەلاق کرد کە ئەو کاتە بەردەوام پەیوەندیمان بە خانینەوە جوانانەوە هەبوو، پەیوەندیمان بە دادگای سلێمانیەوە کرد و ئامارەکانمان بەردەوام وەرەگرت. ئیتر ئەمە وای لێ کردم کە بە جۆرێک بە بەرپرسیارەتی بزانم. تۆ بڵێ دوای ساڵانێکی زۆر مش لێرە بمە و میوانی کورتای مەگەزین و لێرەوە ڤیدیۆ خۆم ببینمەوە. بەڕاستیمە یادگاریکی زۆر نیشم پێ بم دوایم یادگاریانە وەرگرمە ئەرشیفە دەرون. بێگومان ئەوە هاوکارانم ئیتر میان خانداوای ئەرشیفەکەی کاتەوە ئینجامێ لێرەوە بڵێم یەکێک لە ئەو بەهرەهرە تایبەتانی کە لە خاتونیان هەیە خوێندنەوەی شعرا بە دەنگە تایبەتەکەی خۆی و ئەداکردنیش هەم ئەمە جیاوازێکی خۆی هەیە. لەگەڵەوەشا یەکەم شعری خۆی کە لە بڵین شاشەی کورساتەوە خوێندۆتەوە و پێشکەشی کردووە. جاهل حەزەکەم باسێکەوە مێژووە بکەی بزانم شعرەکە چی بوو، شعری شاعرێکە. ئەو یەکەم شعر کە خوێنمانەوە پێم وابێ سەرەتای دامەزراندنی ڕادیۆی خاکیش هەر بەو شعرە دەستم پێ کرد، بۆیە بوو بە ڕێکەوتێکی زۆر جوان. یەکەم شاریش کە لە کورساتەوە ساڵی 2008 تۆمارمان کرد نیگارە دولبەرە، ئەو غەمزەی با بڵێمەوە غەزەلەی وەفاییە، بۆیە ئەمڕۆ ئەو شارەشم لەگەڵ خۆم هێناوە هەروەکو یادگاریە. هەروەکو کاتە توانی بۆمان بخوێنیتەوە؟ نازانم ئەو کاتە دەرەچێ بەڵێن نایم، بەڵام بە چاوم بۆتانە خوێنمەوە. خۆشحاڵە بین خاتونیان، گیان زۆر سپاس. وەفاییە فەرموێ نیگارە دولبەرانە میهرەبانیاری جەفاکارم، بەزاری کوشتمت تاکەیە فەرمووی من وەفادارم، دەڵێی مرغی شەباهەنگە لە دەوری سوبحی دیدارت، لە حەڵقەی زولفی تۆ دێ دەم بەدەم ناڵەی دڵی زارم، بە دەردێ مبتەلا بووم جاهیل و دانا کە حەیرانن، مەگەر چاوی نەخۆشی تۆم نەمەخمورم نەهۆشیارم، گەهێ سوتاویە برۆتم گەهێ پابەندی سووتم، لەلایە ڕوو لە محرابم لەلایەک ڕوو بە زونارم، نیشانەی قاتلی نامیهرەبانم زاهرە، یانی فەڕەنگی خەت و زەنگی زولف و هند و خاڵ و دڵارم، بەتای زولفی و چینی توڕە دین و دڵ دەبا چاوی، دەڵێی من خانەزادەی ئاهوانی چین و تاتارم، وەسیەت بێ کە مردم تەخت و تابوتم لە عەرعەرکەن، هەتا عالەم بزانێ من شەهیدی قامەتی یارم، وەفایی دوور لە تۆ پەیوەستە حاڵی شینە گریانە، لەبەر چاوت بە سەجێ وەک نیشانەی دڵ بریندارم. ئەو دەنگەت هەر خۆش بێت. زۆر سپاس دەروون جانوادارم باش بێ. هەستێکی زۆر خۆش هەستێکی خۆش بوو. دەمێکی شەشارم نەخێنەوەتەوە. خۆت لەگەڵ بە بڵێن دنیای شعر و خوێندنەوەیە بینت چۆنە لەگەڵ ڕۆمانە لەگەڵ شعرا لەگەڵ بابەتی ئەدەبیاتە بە شێوەیەکی گشتی؟ بینم زۆر باشە و کتێب و موزیک لە من دوانێکی دانەبراون، بینم زۆر باشە و شعریش کە هەمیشە هۆگرێکی تایبەتم بۆی هەیە. وشەی شعری کلاسیک زۆر با بڵێم ئەبێت بە دیقەت بخوێنرێنەوە، چکە زۆر جار هەیە وەکۆڵێن زۆر کەم کەس هەیە دەرەقەتی خوێندنەوەیان بات، لە بەروی هەمیشە تێگەیشتن لێیان و خوێندنەوەشیان کەمێک ئەستەما، ئەگەر چژای ئەوەی کە کەسێک بەو شێوەی و بە ئەدابی خوێنێتەوە. شارەکان پێشتر ئەیان خوێنیتەوە یاخود یەکسەری هێنە بەردەمت و ڕاهاتووی؟ ئەگەر یەکسەر بهێنیتی بەردەم بۆمە خوێنرێتەوە، بەڵام ئەو شێوازی خوێندنەوەی کە ئەبێ وێنە شعریەکە بنوێنی بەڕاستی پێم وایە نەخشاندنی ئەوێ وەک چۆن تابلۆیەکە کێشی. ئەگەر هەندێک وشە هەبێ تۆی بینەر تۆی گوێگر کە گوێت لە منە بێ، ئەگەر هەندێک وشە هەبێ لێم تێنەگەی پێم ئاساییە، بەڵام ئەبێ بە جۆرێک
بیخوێنمەوە کە تۆ لە وێنە گشتیەکەی شعرەکە تێبگەی ئێستا نازانم ئەمە بۆ تۆ وێنێکی ڕوون وێنێکی زۆر وانە ڕەنگە هەندێک وشەی هەبێ لێ لەگەڵ زیاتر لەگەڵەوەش بێت کە لەگەڵ دەنگت ڕاهاتوین ئەبێ ئەوەش دەنگەکە بێ بەڵام من یەک تۆس زمانی عەربیە زانم و فارسیشە زانم بۆیە شعری کلاسیکیش با بڵێم بەدەر نییە لە تێکەڵکێشی بە پێوەی ئەو کات شاعرانی کلاسیک فەقێ بوون و مەلا بوون و ئەبوایە تورکی زانێکی باش یا فارسی زانێک و عەربی زانێکی باش بوونایە لە پاڵ کوردیەکەی خۆیانە بۆیە تێکەڵکێشێکی زمانانی دەوروبەر ئەو کاتە هاتووتە ناو شعری کلاسیکەوە یان شاعران بەکاریان هێناوە هەر بۆیە ئەگەر تۆزێ لەو زمانانە بزانی ئەتوانی شعرەکە جوانتر وێنا بکەیت. ئەم شعرە سەرەتا کە خوێنتەوە مۆنتاژ کرا کاری لەسەر کرا ئەو کات لە کەناڵی کورسات؟ بەڵێ ئەو کات لە کەناڵی کورسات با بڵێم هەر هەفتانە تۆمارمانە کرد چێنەر محەممەد مۆنتێرەکەی بوو و بیرما ئەم شعرەیە یەکەم جار یەکەم با بڵێم نۆبەرەی شعری ساڵی 2008-2009 کە تۆمارمان کرد مامۆستا عەبدوڵڵا جەمال هێشتا نەچوو بۆ خوێندنەکەی ئەم کۆمەڵە شعرا کە سەرەتا تۆمارمان کرد ئەوان تۆماریان کرد مامۆستا جەمالیش و بۆ کاکچێنەریش اینجا هاوکاران ماڵێن حەزەکەین گوێمان لە شعرێکی تریش بێت بەسەر چاو جارێنیان گیان ئەوەنە دەنگت خۆش ئەوەنە تایبەتی خوێنتەوە ڕێگە نایان من پرسیار کەمەڵین با گوێمان لە من لە خزمەتتانە هیوادارم چێژ بەخش بێ بێگومان زۆر سپاس. شعرێکی ئەحمەد موختاربێکی جافتان بۆ خوێنمەوە خۆشحاڵە بین کا فەرموێ هیجری تۆ چەند سەختە دولبەر هیجری تۆ چەند سابە دڵبەر ماڵەکەم وێرانە بۆت ڕۆژ و شەو غەمباری ڕوتم دیدەکەم گریانە بۆت ئەشکی چاوم بادەیە ناڵەی دڵم عەینی نەیە خاک بەسەر بێ کەس لە حەسرەت جەرگەکەم بوریانە بۆت ئەی نیگاری نازەنینم لەو ڕۆژەوە دووری لە من سەیلی دیدەم وا بە خوردێ هەر وەکو سیروانە بۆت ئەو بەڵای بۆ قامەتی تۆ دێ لە عوشاقت کەوێ 100,000 عاشقت جانە بەڵاگەردانە بۆت ئەی دڵا بەسیە لە غەم بۆ چیە ناڵی ڕۆژ و شەو شەهدی لێوی دڵبەرت بۆ دەردی تۆ دەرمانە بۆت. پێشکەشتان بێ دەنگت هەر خۆش بێت زۆر لەم شعرە کلاسیکانە بە دەنگی کەڵە هونەرمەندان گوێ لێ بێت ڕاستە بەڵام خوێندنەوە و چێژبەخشینی شعر بۆ کەسانی کە خۆت با بڵین بەریەکەوتنت لەگەڵیان هەبووە چۆنە با بڵین چێژی گوێگرتن لە شعر بە دەنگی خانمێک کە دەنگی خۆش و ئەزمونش گرنگە بۆ ئەمە ئەزمونەکە مەبەستەوەی کە من شعر خوێنەوە لەگەڵ هونەرمەندێکی گۆرانی بێژ مەبەستم لەوەیە کە ئێمە ئەم شعرانە بە دەنگی گۆرانی بێژان ئەبیستین کە ئاوازێکی جوانێکرێت بەراوە بێتە بەرهەمێکی دیار و لەگەڵەوە شابینی کەم شعرە کلاسیکانە بە دەنگیش ئەخوێندرێنەوە بە دەنگی کۆمەڵێک کەسایەتی خۆشتێکێکی لەوانە کە چێژێکی تایبەتی هەیە بۆی خۆت چۆنە؟ بۆ من زۆر خۆشە و پێم وایە هیچی کەمتر نییە لە گۆرانی وتن بەڵام بە مەرجێک ئامانجەکە هەر خوێندنەوە نەبێت ئەو بۆ من زۆر گرنگە وەکو پێشتریش باسمان کردوە بزانم قسەکانم پچڕان کە پرسیاری ئەوەت کرد باسمان لە خوێندنەوەی شعر کرد ینی وێنە شاریەکە بۆ من زۆر گرنگترە وەک لەوەی کە من هەر بمەوێ بیخوێنمەوە ئەبێ هەستێک لای خۆ دروستکە خاچوونیان یان بەڵێ پێشتر پرسیارە کردوتە تۆ پێشتر کە ئامادا بێ خوێنیتەوە یان بەڵێ من ئەگەر ئێستا شارێکم بۆ بینی ئەخوێنمەوە بەڵام ئەو چێژی خۆمە و چێژی لێ وەرناگرم کە وێنە شاریەکە هەستەکەم باشتر نایگەێنم ئەنی ئەو هەستە بۆ خۆم جا هەر شتێک خۆت هەستەکەی لە خۆتە ڕوون نەبوو جوان نەبوو بۆ خۆت خۆش و چێژ بەخش نەبوو بە بڕوای من گوناحە ئەمە بخوێنیتەوە چونکە کاتێک شعر یا گۆرانی خۆشە کە خۆت هونەرەکەت ئەو هونەرەی کە ئەینەخشێنی بەدڵت بێ ینی پێ دوا بێ بە تەواوی نەخشاندوتە ڕاستە لار ئەنجا خاتونیان ساڵانێکی زۆر لە جەرەوەی وڵات و هاتنەوە و تاراوگە و
دایکایەتی و هەمووان بابەتانەوە بزانم لە هەندێشت تۆزێ دووری خستیتەوە ڕاستە وەکو کوردەواری شەڵەکەی بەیەکجاریەوە ناو ساحەکە ئەوەی تر کاتێکی زۆر خۆشە هەر بۆ ئومێداژیم دەروونکیان چونکە من بەڕاستی غەریبە هیچ کاتێک حەزم لە غەریبایەتی و لە بەجێشتنی نیشتیمان نەبووە بەڵام ئیتر جاری وایە بارودۆخە خێزانیەکە وا پێویستەکە کە تۆ ئەو بەرپرسیارەتی هەڵبگری بەڵام بە هیوام بتوانم بەزووی ئەرکەکەی خۆم لە میدیایە جێبەجێ بکەم و بەرپرسیارەتێکی باشتر لە جاران بێگومانم هەر ئەرکێکیش بگریتە ئەستۆ بەبێت و دڵی زۆر بە باشی جێبەجێەکەی اینجا من دەمێکە دیاریم بۆ نەهاتووە ئەوزام ئەمڕۆ دیارێکی جوانم بۆ هاتووە دیارێکە بۆ هاتووە ئەمە ئەرشیفی ماوەیەکی زۆر لە کارکردنە باشە بە چەند هۆکارێک من سەفەرەکەم ئەبوو بڕۆم کاتی ئەوەم نەکرد ئەو کات کە منە مەرشیفانە بگەڕێنمەوە بۆ کورسات بۆیە ئەمە چەند بەرنمەیە کە ئەرشیفی کورساتە و پێم وایە ئێستا ئەرشیفی کورساتی شانیە بێگومان من ئەمەش بە ئامانەتەوە ئەگەێنم بە هاوکاران و بە بەشی ئەرشیف بەس ئەمەوێ باسێک لە نێو دیارەکە بکەین بزانین ئەم کاسێتانە چیتیایە و چین ئەوانی کە لە لای تۆن و لە کورساتانی لە کورساتانیە هەندێک بەرنامەمان هەیە کە لەوێ هەیە لە ئەرشیفیش هەمانە بەرنمەیەکە ڕۆشتووە باشە و هەندێک بابەتی کورتمان هەبووە کە راپۆرت بۆ من بۆ بەرنمەی ڕۆژێکی نوێ ئامادەم کردووە چونکە من یەکێ لە ئامادەکارەکانی بەرنمەی ڕۆژێکی نوێ بووم لەگەڵ کاگیوسفی حاجی یونسوئانە بۆیە بەشێک لە بەرنمەی ڕۆژێکی نوێ ئەرکەکەی بە من سپێررا بوو میوانانە ئەرشیفتان لە لای منە هاوڕێن راپۆرتی و کاتی تایە و هەندێک بابەتی تایە کە نەڕۆیشتووە و هەندێک بابەتی تایە کە ئیشمان لەسەر مناڵ کردووە یا لەسەر خۆراکی تەندروست کردووە کە پێم وایە بۆ ئێستاش سوودی لێ وەرەگرین بۆ چەند بەرنمەیەکی تایە کە هەر لە کورسات دانەبەزیوە چۆنە ئەمانە لە لای تۆ بوون ئێستش پاراستوتن کە ساڵانێکی زۆرە بەڵێ ئاخر ناڵێم کاتێک ئامادەکار و پێشکەشکارە بی هەندێک بەرپرسیارەتی هەڵەگریت و من لەو ماوەیە بەپێی بارودۆخی خۆم و سەفەرکردنم و گۆڕانی بارودۆخی کورساتیش هیچ کاتێک ڕێ نەکەوت و بەداخەوە کاتانی کە هاتمەوە بە ماوەی کورتە هاتمەوە ڕۆشتمەوە بەڵام جارە بڕیارم ما یەکێک لەو کارانێکی کەم کاتی بۆ تەرخانکەم و ئەو ئەرشیفانە بگەڕێنمەوە کورسات و چەند بەرنمەیەکی تایە بەناوی بەرنمەی هێما کەم ئامادەکاری بووم هەم پێشکەشکار لە کورساتەوە دانەبەزیوە و بەرنمەیەکی زۆر جوان و بەسوودە کارمان لەسەر نەخێت تا ئێستا دانەبەزیوە و لۆگەیەکی تایبەتی هەبووە هەرچەم لە سەرەتای کاری میدیاییمەوە ویستومە بە ئامانجێ کار بکەم ئەویش بەرنامەی پەروەردەی و کۆمەڵایەتی بووە بەدەر لە شاری کلاسیک و دەنگ ئەویش لۆگۆی بەرنامەکە پەروەردەی دروست خێزانی دروست کۆمەڵگەی دروستە لەسەر ئەو ڕەوتە کارمان لەسەر هەندێک بەرنامە کردووە و هەندێک راپۆرتی زۆر جوانی تایە کە ئەکرێ یارمەتی دەربێ بۆ ئێستاش بەرنامەی لەسەر دروست بکرێت خاتونیان ئەرشیفێکی زۆر باشی هێناوە بزانم تەوزی ئەکەین بەسەر هەموو بەرنامەکانە بە هیوای سوودم و هەندێک کاسێتیان با بڵێم هەیە هەندێک بەرنامەی و راپۆرتی تایە ڕەنگە ناوی لەسەر نەبێ بەڵام بە شێوەی گشتی هەمووی ستیکەری لەسرە ناو مێژوەکەشی لەسەر ئەمە زۆر سوپاس دەکەین بۆی کە توانین تە ئەرشیفێکی لەم شێوەیە بپارێزیت و بە ئامانەتەوە هێناوتەوە بۆ کەناڵی کورسات وەکو ئاماژەم پێکرد منیش دوای پرۆگرامەکە بە ئامانەتەوەی مەدەست هاوکاران و هیوادارم بە منیش بگاتەوە بێگومان اینجا لێرە با بڵین ڤیدیۆی خۆتم بینی لەگەڵ بەشێک لە هاوکارانمان کە بەرنامەت پێشکەش کردووە ئەو هەستانە چۆن بۆ ئەو کاتە و ئێستاگەر بەرنامی لەو شەوەیە هەبێت ئامادەی بەشداری بکەیتەوە بەشداری کردم بە دڵنیاییەوە من لاریم لە بەرنامە پێشکەشکردن نییە بەڵام پێم وایە بەپێی ئەزمموی تەمەن و ئەزمموی تەمەنی میدیایی ئەبێ ئەرکی قورستر ینی هۆشیاری کۆمەڵایەتی و بەرنامەی کۆمەڵایەتی و بەرنمەیەک کە زۆر بەخەم و بەتەنگی مێژوو کوردبوون و مێژووی پەروەردەی شارستانی و کۆمەڵایەتیەوە بێ پێم وایە ئەوە ئەرکێکی زۆر گرنگە لە ئێستا ئەگەر دەست بەکاری میدیایی بکەمەوە لە بەرنامانەوە دەست پێکەمەوە بۆ هیوایم دەست پێ بکەیتەوە اینجا هەشم جارەت هیچ پرۆژە و هیچ کارێکی تری هەیە یان بەسەر ئەمامانەتە بووگەیان ئەو ئەمانەتە هەیە و ئەگەریۆش هەیە بۆ داهاتویەکی زۆر دوورنا داهاتوێکی با بڵین مەیلە و نزیک بەرنامەیەکمان بەرنمەیەکمان هەبێ و بە هیوان بەرنمەیەکی باش دەرچێ و بتوانین
کاری بۆ بکەین. کەناڵەکە ئاشکراکە کەناڵەکە ئاشکرا بکەم پێت وایە لە کورسات دەرچم بۆ هیوایە هیوادارم ڕێبکێ هەر لێرەوە بەرنامەی جواب بکەین. هەڵکاران مەڵێ هەرگیز شتی وهەیە ناکە. سپاس سارەکەم. بۆ هیوام لە ئایندەیەکی نزیکی شاوەکو خاتونیان ئاماژەی پێکرد لێرە لە شاشی کورساتەوە جارێکی تر ئەم دەنگ و ئەم ڕەنگە تایبەتە ببینینەوە. خاتونیانگا من زۆر خۆشحاڵ بووم ئەمێوارەیە لە کورسات مەگەزین بوویت بۆ هیوام ڕۆژێک بێت پێچوانە بێتەوە من بمە میوانی بەرنامەکەی. هیوادارم تەمەند درێژ بی و تەمەنی میدیاشت درێژ بێ ینی نەوەستی واز نەهێنی و هەردووکمان پێشکەشکار و ئامادەکار بین. بەو هیوایە شارێک کۆتایی بەم بەشەی کورسات مەگەزینە هێنم و دواترە چینە ناوبەڕێک ئێستا پێمان خۆشە لەگەڵ بینەرانە بە شارێکی تۆ بچینە لای ناوبەر. زۆر باشە بە چاوان کەواتە مەحوی بێ فەرموو با مەحوی بێ. مەحوی فەرموویەتی ئەرێ دڵ بێ شەرابی لەعلی گوڵ ڕەنگت لە گوڵ چ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵشەندا نەبێ بولبول لە چەڵ چ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵ چ بکە بە ئاهەمگەر ڕەقیبانت بسووتێنەی گوڵی ڕەعنا مەڕەنجە تۆ تو خوددا شعلە لە ئاقاری چ قەوڵ چ بکە هەتا ماوە دەبێشکی نەدامەت داوەرێنێ چاو عەرەق ڕشتن نەبێ شەخسی لە کاری خۆخەجڵ چ بکە سەفەر جایز نییە با بۆ حەرەم بێ لەو بەروو بوومە فەقەت مەجذوبی زنجیری نەسیبی ئاوگەڵ چ بکە. زۆر سپاس.